وەکو فەرماندەیەک کە هەرچی لێپرسراوەتی خۆڵێک لە خۆڵەکانی شەڕی کۆڕم پێشپێدرا بوو لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان پێم خۆشە بە کورتی لە سەروەری و قارەمانەتی ئەو پێشمەرگە قارەمانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانتان بۆ باس بکەم کە دڵنیابن بە ویژدانەوە بە ویژدانی شۆڕژگەڕانە کە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو زروفێکی ناخۆش لەگەڵ ویژدانی ئێوە ژیاوە لە نەبەردەکانی سەرانسەری کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو دەماوەری ملەتەکەمان ئیسپاتی کرد کە لە ناو دڵ و دەرونی ئێوەدا دەژی ئەوهاش دڵنیابن کە موێک لە ڕاستیەکانتان بۆ لا نادەین. پاش ئەوەی کە ڕژێم لە مەسیح هێرشی کرد بۆ کۆڕێ ئەو گوندەی ئێستاش تۆڵ کرابوو تەنها سێ پێشمەرگەی لێما بوو ئەو پێشمەرگانە شکاین هەمووی لە دەربەندی کۆڕێ دەبابەکان هێرشیان کرد و هەندێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لە پێشمەرگانی بەرەی کوردستانی لێوێ بوون بە تایبەتی هەڤاڵی تێکۆشەر کاکۆچفەت و هەڤاڵ کاک حەسەن پێستانی کە ئێمە زۆر هەوڵماندا لەبەر بێچەکی کە چەکی پێ نەبوو ئەو چەکەی پێ نەبوو کە بەربەرەکانی دەبابەکانی پێستا بە دەمانچەکەی خەتی هێرشی کردە سەر دەبابەکان و بە هاوکاری لەگەڵ پێشمەرگەکانی تری بەرەی کوردستانی دەبابەکان تێکشکێنران و دژمن کشاوە. چەند ڕۆژێک پاشتر ئێمە بیرمان لێکردەوە و نەخشە و پیلانی کارێکمان بۆ خۆمان دانا زانیمان کە حکوومەت دارێکی تر ناتوانێت بەهۆی ئالیاتەوە هێرش بکاتن لەسەر جادەی گشتەکە زانیمان ئەو جارە بەهۆی پیادە هێرش دەکاتە سەرۆک کەسیەکان ئەو چیانمان دابەش کرد بە دوو کۆڵ کۆڵێک بە کامیلی بەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتو من بوومە فەرماندەی ئەو پێشمەرگە قارەمانانە کە لە پاشان زۆربەیان لە بەتالیۆنی یەکی خەرەچووقی هێزی دەی دەشتی هەولێر کۆبوونەوە و ئەوانی تریش لە تیپی شەشی هێزی یازدەی سەفین کۆبوونەوە. لە بەرەبەیان لە کاتژمێر چوار دژمن لە سەرانسەری بەرەکە هێرشێکی کردوکڕی کرد بە مەشاد و توانی لایەکی دەفەکە داگیر بکات و لە خۆڕەکەی ئێمەش چەند ڕەدیەک بگری و چەند شەهیدێکیش لەوانە شەهیدی هەرگیز نەمر کاک فاروق لە یەکەم دەستڕێژی هێرشەکەدا شەهید بوو. پاش ئەوەی ئێمە شوێنەکانی خۆمان گرتەوە و ئەو خۆڕەکەی تریش پێویستی بەگرتن هەبوو چونکە دەبابەکانی دژمن ئەگەر ئەو خۆڵەی تر نەگیرابووایەوە دەبابەکانی دژمن دەیانتوانی یەکسەر بچنە شەقراوە و لە نەخشە و پلانی فەرقەی دە و فەرقەی 28 ئەوە بوو کە ئەو ڕۆژی بتوانی سەرمەیدان لە شەقراوە بگریت. بەناچاری یەکێتی نیشتیمانی کوردستان چەند هێزێکی ئامادەکراوی لە شەقراوە بە فەرماندەیی هەڤاڵی تێکۆشەر کاکۆچفەت کە بەخۆم لەسەر ئەم چیا قسەم لەگە کرد و چەند جارێک ئیلحاحی کرد کە بەخۆی بێتە سەر ئەو شاخە شەرمان لەگە بکە من وەکو پێشمەرگەیەک وتم دەبێت سەرکردەکانمان ئاگاداری ئێمە بن و ئیشەکانی ئێمە لە خوارەوە بۆمانێک بێتن. چەند فەرماندەیەکی تریان بۆ جەبهەکە ڕەوانکرد لەوانە هەڤاڵی تێکۆشەر کاک سەفین فەرماندەی هێزی یازدەی سەفین و کاک تەحسین کاوانی کە ئەو کات فەرماندەی بەتالیۆنی بەڕانەتی لەو شەڕە لەبەردە قارەمانیە کە پاش ئەوەی مەفرەزەکانی بەرەی کوردستانی و مەفرەزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرشێکی کتوپڕیان کردە سەر ئەو لوتکەشاکەی کە بەدەست میلیەوە بوو توانیان بە ماوەیەکی کن لێ گرتینەوە و سەرانسەری دەبەکە حکومەت پاشە قشەی لێ بکا و لە بیرمان لەسەر ئەو گردەی ئێستا کە هەمووتان دەیبینن هەموو قووەتەکەی حکومەت کۆڕەشی بەدی هێشت و هەمووی لێرە کۆک بووە و چەندین حیزبی سیاسی تریش بەشداری ئەو لەبەردە قارەمانیان کرد کە من بەخۆم ڕێز و تەقدیرێکی زۆر بێپایانم بۆ هەڤاڵی تێکۆشەر کاک سەید کاکە هەیە کە بەداری